کاتێ باسی کوولەکە ئەکرێت لە باشووری کوردستان زۆربەی جار خەیاڵەکان بەرەولای ئەو کوولەکاچێت کە لە بازاڕەکانە هەیە چونکە خواست زیاتر لەسەر ئەم جۆرە لە کوولەکەیە کە بە شێوازێکی درێژە بەڵام بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان بە شێوازێکی جیاوازترە ئەوان زیاتر حەزیان لێیە خواردن بە کوولەکەی خەڕ یان کوولەکەی زەرد دروست بکەن ئەمە وای کردووە جوتیارێک لە بازیان ئەو کێڵگەی کە هەیەی تەرخانی بکە بۆ چاندنی ئەم جۆرە لە کوولەکە جا پێم خۆشە خۆی وەڵامم باتەوە کە ئەم چەند ساڵ ئەزمموی لە بواری چاندنی کوولەکە بەتایبەت کوولەکەی زەرد چ زانیاری گەلێکی لێ بەدەست هێناوە هەروەها باسێکی ئەوەمان بۆ بکات چاندنی ئەم کوولەکەیە لە باشووری کوردستان چه جیاوازیەکی هەیە لەگەڵ ڕۆژ ئاوای کوردستانە بە باسێکی بازاڕەکەشمان با بۆ بکە بۆیە لەگەڵم بێت. جا ئێستا لە کێڵگەکەی کاکیوسفم هەمان جوتیار کە کێڵگەکەی تەرخان کردووە بۆ چاندنی کوولەکەی زەرد پێم خۆشە خۆی باسی ئەزمموی چاندنی ئەم بەرهەمەم بۆ بکە بەڵام پێش ئەوە پێم خۆشە پێم بڵێ چەند ساڵ لە سەرقاڵی چاندنی کوولەکەی زەردیت والله ئەمە زوویە ئەم کوولەکە زۆر یعنی تقریبا زوو زەرا دەکەنی من تقریبا بووە 10 ساڵ ئەم کوولەکە زەرا دەکەم باشە لە ماوەی ئەم 10 ساڵە ڕازت لە بەرهەمەکان والله عیبی نییە باشە ئەوەندەی کە قسەت کردبێت لەگەڵ جوتیارەکان لە ڕۆژاوای کوردستانە هیچ جیاوازی هەیە چاندنی ئەم بەرهەمە لە ڕۆژاوا لەگەڵ باشوورە یان هەمان شتە نەوەڵە تقریبا عینشیە یەک شتە زۆر فەرقی نییە جا ئەزانین لە باشوور ئەم جۆرە لە کوولەکە زۆر خواست لەسەری نییە چی وای کرد کە تۆ کێڵگەکە تەرخام بکەی بۆ چاندنی کوولەکەی زەرد والله ئەمە بەس بۆ خەڵکی ڕۆژئاوا زەرا دەکەن لێرە سەرف نابێ ینی بەس بۆ خەڵکی ڕۆژئاوایە بەس بۆ شلە و مەڕەبە ئەمە بەکاردێن باشە قەبارەی کوولەکەی کە گەیشت بێت چەندێکە والله تقریبا لە 10 کیلۆ حتا 25 کیلۆ دەرئەچێ ئەمە ئێستا بە تاوەتی پێگەیشتووە ئەمە پێگیوە ڕەنگەکەشی گونجاوە بۆ بازار تەواو عیبی نییە کەی تۆکەی ئێوە ئەچێنن کەی لێ ئەکەنەوە والله یەکی چوارێ مەزەرا دەکەن تقریبا 1 کیلۆ پێگەوە بۆ ئەودانەکەی چی ئەکەن ئاو هەیە ئاو هەیە عیبی نییە ینی کولی سێ ڕۆژ ڕۆژێک ئاودن بۆ ئەودانەکەی ئەم ساڵزانی وشکە ساڵی بوو هیچ کێشەیەکی ئاودێری هەیە یان والله هەبوو زۆر هەبوو کیشی ئەو زەراتەکە نیوی خەسار بوو تقریبا ئەوەی کە بە زمانێکی زانستی و ئەلبەت سادە لەسەر چاندنی کوولەکەی زەرد کۆمەڵی زانیاری وەربگرین ئەندازیارێکی کشتوکە ئەڵبەڕێز کۆسار باقیم لەگەڵایە پێم خۆشە ئەو وەڵامی ئەم پرسیارم باتەوە کە کاک کۆسار چاندنی کوولەکەی زەرد بە شێوەیەکی گشتی پێویستی بە چ کەشێک بە چ ژینگێک بە چ خاکێک هەیە بە شێوەیەکی گشتی ئەم جۆرە کوولەکانە هەموو خاکێکی بۆ ئەبێ بەتایبەت ئەگەر خاکەکە بە پیت بێ باشترە بەڵام لە زۆربەی خاکەکانە ئەبێت زیاتر پێویستی بە کەشێکی مامناوەندە واتە لە پلەی 35 بۆ 40 لەوە زیاتر تێ نەپەڕێ چکە ئەو کەشە ساردانە ئێمە لای خۆمان زیاتر چکە پێشەوەتە کوولەکە پاییزە چکە نەتیجە و کۆتایی ئەم کوولەکە پێگەیشتنەکەی ئەگاتە پاییز ینی تەمەنی درێژە لە مانگی چوارەوە ئەکرێ هەروەکو کوولەکەکانی تر هەمان ئەو جەوەی ئەوێ کە جەوی کوولەکەی تر هەیەی ینی پلەیەکی مامناوەند ئیتر زۆر لەبارە بوو ئەمە بەس کە زیاتر پلەی گەرما بەرز بوویەوە مەسەن گەیشتە سەر و چل ئەبێتە هۆی گەنین وەکو هەندێک گەبینی لە هەندێک لە کوولەکانن تیاچوون وایە یعنی ئێستا ئەگەر بڵێن باشووری کوردستان تا چەند گونجاوە بۆ ئەم بەرهەمە زۆر زۆر گونجاوە هەر جەوی خۆی کەشوهەوای خۆیەتی وەکووتمان هەمان ئەو کەشەیە کە بۆ کوولەکەی تر گونجاوە بۆ ئەمیش گونجاوە باشە جا ئێستا ئەم ساڵەزانی وشکە ساڵی بوو بە ڕووی پێویستی ئەم بەرهەمە بە ئاو چۆنە بەڕاست چووکە ئەم کوولەکەی لە ئەساسدا وەزنی ئەگاتە ئێستا کوولەکەمان هەیە وەکو ئەمانەکە سێریەکەین لە منۆ کوولەکانە کوولەکەی گەورن وەزنیان ئەگاتە تا 30 کیلۆ زیاتر ئەمە زیاتر لە بازاڕەکانی باشوورە ئەم جۆرە بڵێ بڵێ ئەوەش هەیە و ئەوانەش هەیە هەریەکە بۆ بوارێکی تایبەت بەکارێ لەبەرەوەی کە وەزنی گەورەیە پێویستی بە ئاو هەیە بەڕاستی چکە وەزن و حەجم پابندە بە بوونی ئاوە لەگەڵ سەمادا بەو دوا حەجم وەرەگرێ
باشە جا دیارترین نەخۆشیەکان بۆ ئەم بەرهەمە چییە؟ ئایا نەخۆشیەکی تایبەتی هەیە؟ نەخۆشی تایبەتی نییە تەنها زوبابە نەبێ زوبابەی فاکیهەی پێڵێن کە مێشێکە لە زۆر کولەکەکانی تریژ ئەیە لە بەرهەمە میوەکانی تریژ ئەیە لە میژ ئەیە وەکوی بینین لێرا چەند کولەکەیەکمان هەیە ئەمانە مەسەڵەن ئەمانە ئاسەواری مەسەڵەن ئەو میێشەن کە لێیە تەنها ئەو جۆرە نەخۆشی هەیە هیچ نەخۆشیێکی تری وای نییە بەڵام لە کاتی بارانایە لە کاتی گەرما کە ئیمساڵ شتێک ڕوویە وەکو لە مانجی حوتا باران بارێمانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم جۆرە کولەکەیە تووشی نەخۆشی دۆکە بێ هەروەکو بەروبمەکانی تر باشە ئەمە لە کێکە لەیەکرێتەوە لە کێکە پێ ئەگا ئەمە خۆی دوونەوەن ئێمە خۆمان هەمانە کە جاران وەکو باسم کرد پێڵێن کولەکە پاییزە لە پاییزە لەیەکرێتەوە ئەبێتە کامڵبوونی ئەگاتە پاییز زەردە بێ و کامڵە بێ و بڵێن توێکڵی دەرەوەی شێوەیەکی تەختەیی بتە وەرەگرێ ئەگەر نەگاتە ئەو مەرحەلەیە کولەکە بێتە هۆی تەپینی ئەگەر لیکەیتەوە بەڵام ئەم جۆرەیان جۆرێکی سووریەتەوەکە ئەم جوتیارە نمونەیەمان هەیە جوتیارێکی زۆر بەتوانان لە ناوچێ بازیان خۆی تۆوەکەی هێناوە بۆ ئێرە بۆچی هێناوێتی و لێرە کردوێتی چونکە خەڵکی ئەوێ هەر خۆیان پێشتر تەڵەب لەسەر ئەم کولەکە هەبووە یعنی لە زۆر بوارە بەکاریێنن بۆیە زیاتریش مەسەلەن هەر لەگەڵ ئەوانە کڕیاری ئەو کولەکەی هەر ئەوان لە دۆنمێکا چەندێک بەرهەمی ئەبێ ئەم جۆرە لە کولەکە کولەکەکەیەکە وایە؟ نا ئەمە زۆر زیاترە چکە ئەمە کولەکان وەکومان کولەکەی گەگاتە 30 کیلۆ هاتە 30 کیلۆ بەڵام وەکو بەرهەم وەکو تا دۆنمە هیچ ئەحسایەکی وامان نەبووە چکە بە مەساحەتی بچوو کراوە کا کۆسەر هەڵگرتنی ئەم بەرهەمە چۆنە تا چەند لە ساردخانە ئەکرێ هەڵبگیرە؟ یەکێک لە گرنگەکانی ئەم کولەکەیە چییە؟ ئەم کولەکەی وەکو پەتاتەوایە ئەتوانرێت بۆ ماوەیەکی درودرێژ هەڵبگیرێ بۆ هۆی ئەو توێکڵە ئەستورەی کە هەیەی توێکڵێکی زۆر ئەستوری هەیە ئەمە لە زۆر وڵاتانی تر وەکو وڵاتانی ئەوروپا چکە جەوەکە ساردا لە گەنجینەیە هەڵیەگرن و بۆ کاتی پێویست نزیکی 3 بۆ 4 مانگ دەتوانێت ئەم کولەکە هەڵبگیرێ و بەبێ کێشە بەڵام نەوعی ترمان هەیە نەوعەکە بچووکە ئەم حەجمەی هەیە لەم حەجمە زیاتر گەورە نابێت ئەوانە تۆز نامێنەوە 20 ڕۆژ زیاتر نامێنێتەوە بەڵام ئەم جۆرانیان ئەتوانێت تا 4 مانگ هەڵگیرێ ئێستا ئەمە بە تەواتی پێگەشتووە ئەمە بە تەواتی پێگەیشتۆ بەڵێ بەڵام حەجمی بچووکە خۆی باشە جا وەک سوودەکانی با بزانین بۆ باشەکەمە کولەکە بە تایبەت کولەکەی زرد بخۆین کولەکەی زرد ئەویش وەکو خواردنەکانی تر مەسەڵەن خەڵکانێکەیە زیاتر زەوقیان لەسەر ئەم جۆرە کولەکانەیە لە وڵاتانی ڕۆژهەڵات بڵێن کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی ڕۆژئاوا و لای خۆشمان لە زۆر بواردا بەکاردەیەکیان بواری دروستکردنی خواردن و مرەبا خواردنەکەش چۆنە زۆر جار ئەمە لە دەکرێ و برنجی تێکرێ و ئەکرێتە ناو تەنورەوە ئەمە یەکێکە لە جۆرەکانی بەکارێنەوە بۆ شێوەی مرەبا بەکارێ بە شێوەی شەربەت بەکارهێنرێت ئەکرێت و مەسەڵەن تێکەڵی شەربەتی تر ئەکرێ هەروەها ئەکوڵێنرێت وەکو پەتاتە چۆن لە هەریسەی لێ دروزەکرێ وە زۆر ڤیتامیناتی تایە بەڵام ڤیتامینەتەکانی بە شێوەی مایکرۆنە کەمە ڤیتامین ئەیە ڤیتامین B6 B12 پۆتاسە مەگنیسیۆمە ئەمانە سوودی تەندروستیان چییە؟ سوودی تەندروستی زۆر زۆرە ئەمە گەر بابەتێکی زۆری ئەوێ لەسەری مەسەڵەن حتا دژە ئۆکسانە یەکێکەوانە کە بۆ شێر پەنجە زۆر دەوری هەیە ئەنی دژە ئیلتیهاباتە ئەمیش یەکێکە لەو گرنگیانەی کە هەیە کە گوێمان لە قسەکانی کاک کۆسار باقی وەک ئەندازیارێکی کشت و کاڵ و هەروەها کاک یۆسف وەک جوتیارێکی سەرقاڵی کولەکەی زرد بوو بۆمان دەرکەوت کە چاندنی ئەم جۆرە لە کولەکە لە باشووری کوردستان سەرکەوتوو بووە هەر بۆیە ئەو جوتیارانەی کە پێیان خۆشە بەرهەمی دیکە لە کێڵگەکانیان نەبڕوێنن دەتوانن بیرێک لە چاندنی کولەکەی زرد بکەنەوە.